بەڕیارە فستیڤاڵی گەلاوێژ لە 25 ئەمانگە بە ئەنجام بگەێنرێت و ساڵانە چەندین نووسەران و ئەدیبان و کەسایەتیە دیارەکان لەنێو فستیڤاڵەکەیە بێگومان چالاکیان ئەبێت و بەشێک لە فستیڤاڵەکە وا بەنیازن کە تایبەت بکرێت بە نمایشکردنی بەشێک لە کتێبە نوێیەکان و دەستگای چاوپەخشی سەردەمی هەرێک لێ مازانی کەیکەکە لە دەستگا دیارەکان کە ساڵانە چەندین کتێبی زۆر ناوازە و جوان و تایبەت بڵاو ئەکاتەوە ئەوانش بەشداری لە نێو فستیڤاڵی گەلاوێژەکەن و چەند بەرهەمێکی نووسەرانی هەم کورد و هەم وەرگێڕاویش نمایشەکە. فستیڤاڵی ئەدەبی ڕووناکبیری گەلاوێژێکێکە لە فستیڤاڵە دیار و ناوازەکان لە باشووری کوردستان و لە شاری سلێمانی لێرە فستیڤاڵەکە بەڕێوەچێت و ساڵانە دەستگای میدیای کوردسات کار لەسەرم فستیڤاڵە ئاکات و لەم فستیڤاڵەیە چەندین بابەتی ئەدەبی و ڕووناکبیری ئەخرێتە ڕوو قسە و باسی لەسەرەکرێت گفتوگوی لەسەرەکرێتەوە هەر ساڵە لەژێر دایتڵێک یاخود لەژێر ناونیشانێکە کار لەسەر فستیڤاڵەکە کرێت و کێشە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی جیهانیش و تەنانەت دەستگیرۆیکردنی ڕووناکبیر و لاوەکانیش بەشێکە لە ئەرشی ئەم فستیڤاڵەوە کاری لەسەرەکەن وە لە ئێستاداوە وا بڕیارە ئەم فستیڤاڵە ساز بکرێت کێبڕچێک دروست دەکەن یاخود پێشنگایکی کتێب دروست دەکەن بۆ ئەوەی ناوەندی چاپەمەنیەکان بتوانن ئەو کتێبانی کە نوێن تێدا نمایشی بکەن و وەبڵاوی بکەنەوە. وا بڕیارە لە 25 مانگەدا فستیڤاڵی گەلاوێژ ساز بکرێت و چەندین چالاشی ئەدەبی لە نێو فستیڤاڵەکەدا ئەنجام بدرێت. باشێک لە چالاکیەکانی نێو فستیڤاڵەکە پێشنگای کتێبەکە تێدا بڵاوکردنەوەی نوێترین کتێب و بڵاوکردنەوەی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە لە خۆگرێت. دەستگای چاپ و پەخشی سەردەم با بڵاوکردنەوەی 27 کتێبی نوێ و ناوازە بەشداری لە پێشنگای کتێبی فستیڤاڵی گەلاوێژدا کات کە کتێبەکان هەندێکیان لەلایەن نووسەرانی کوردەوە نووسراون و بەشێکیشیان وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی.